سلطان عبدالحمید بتأكيد همو ما نزانين ككابرايكي قومي تركي نبوة چونك جار سلطان عبدالحمید هەتا بڵێ دوورە لە نەزعەیەکی تورکێتیەوە چکە هەر وەکوتمان سلطان عبدالحمید سەیری عەرەبی زۆر بە ئاستێکی بەرزە کرد لەبەرەوەی بە خاوەن ڕۆشنفکری و خاوەن تاریخێکی و حەزارەتێکی گەورەی داهەنا کوردەکانیشی وا ئاهاتە پێشاو کە سەیریەکردن بە خەڵکانێکی دڵسۆز و سادق و سەرڕاست لە پارهەستنی دەوڵەتە عوسمانەکەی ئەوە بەتایبەتی کە لە سەردەمی ئەوە هەمووی نزیک بووبوون و من ئیشارەتم بەوەش داکەوتم عەبدولقادری کوڕی بەدرخان 14 ساڵ مستشار 14 ساڵ لە نزیکترین کەسانی سلطان عبدالحمید خۆی بوو کەوابوو ناشێ ئەمە بڵێن فکرێکی قەومی هەبووە تورکی ویستێتی دژی ئەوانی تر بجوڵێتەوە واتە دژی ئەو ئازادی خوازی کورد بجوڵێتەوە ئەمەش طبعا شتێکی ڕاست نیە ئەو احتیمالی یەکەمە کە بڵێ قەومی بوو بێ بە ڕوحێکی تورکی ئەوەی کردبێ ئەوە طبعا شتێکی ڕاست نییە چونکە زۆرینەی وە گەورەترین و کاریگەرترین ڕاوێژکارانی دەوروبەری خۆی یا عەرەب بوون یا کورد بوون گەورەترین و کاریگەرترین دەسەڵاتی عەسکەریش کە لە دەوروبەری هەیبوو ئەلبانیەکان بوون کە قەسری خۆی پێپاراستن دەوروبەری خۆی دائیرەی دووهەمیش کوردەکان بوون کە ئەستانەی پێ ئەپاراستن لە ساڵی 1990 کە ئێمە باسەکەین ئەو کاتە هیچ بزوتنەوەیکی قەومی کوردی نەبوو هەتاکو بڵێن ئەمە فکرەیەکە دروست بووە بە بزاوێکی گۆڕانکاری کۆمەڵایەتی کوردی و سیاسی و ڕێبازێکی سیاسیە هەتاکو بڵێن سلطان عبدالحمید ویستێتی بە سوارچاکانی حەمیدیە لەمان بداتەوە چونکە ئەو کاتە فقط ئەو نخبەیە هەبوو کە هەندێک بوون لەوانەی کە دوایی وتم جەریدەی کوردستانیان دەرکرد دوای جەریدەی کوردستانەکەش طبعا لە ساڵی 1990 تا دەرکرا لە قاهرە کە لە کوڕەکانی بەدرخان دەریانە کرد ئەوەش ئەو کاتر کارتێکردنێکی گەورەینەوە هەر وەکوتیشم حتا هێنانەوەی بۆ ناو کوردەکان لە شام هەر بە ڕێگای مەسیحیەکانە بوو هەر بە ڕێگای ئەوانەیە بوو کە ئەرمەنین و هاتوچۆی میسر و شامیانە کرد کەوا بوو ئەگەر ئێمە بینەوە تەماشا بکەینەوە سلطان عەبدولحەمید وەکو دیندارێک کە گومان لە دیندارەتەکەی نییە چونکە هەموو کەسێک هەموو ئەوانەی کە لەسەر سلطان عەبدولحەمید نووسیوانە حتا ئەوانەی کە بە دیکتاتۆر ناوێ بن ئەڵێن دیکتاتۆریەتەکەی لە تەعەسوبە دینیەکەیەوە هاتووە ئەوانەی کە ئەڵێن جاهیلە ئەڵێن جەهلەکەی لە دینەکەیەوە هاتووە چونکە خۆی عادەتی ئەم ئەوروپاییانە وایە ئێستا کە لەسەر کەسێکە نووسن ئەگەر هات و عەلمانیەکی سەر بە خۆیان بوو ئەیکەن بە فەیلسوفێک بلیمەتێک لێوەشاوەیەک لێ هاتوویەک ئەیگەن لە کەشکەشانی فەلەک بەڵام ئەگەر یەکێک لە تەرەفەکەی تری ناحەزی بوو بەرامبەر بە خۆیان لە بەرەی ناحەز بە خۆیان بوواتە بەرەی بەرامبەریان بوو دائیمە بە متعەسیب بە توندوتیژ بە ترسناک بە قژبژێکی متەطەڕیف هەروەکو ئێستا ئێمە ئەناسێنن بە تیرۆریست و فەندەمەنتالیست و توندڕە و شەریعەتچی و ئیسلامەوی و تاریکستان خوازی و لەم جۆرە بابەتانی کە بە ئەمە مناوناتۆرانی کە ئەخەنە دوای ئێمە وەختێکیش کە دێتە سەر مەجالی فکر و مناقەشەکردن ئەوانە بەزن کە هاتە سەر ئەو مەجالانە لەبەرەوە بەڕاستی ئەو ئێمە بێت لەو دیدەوە تەماشای خودی سلطان عەبدولحەمید بکەینەوە یەکەم بزانین دافعەکەش چییە کە دروستی کردووە حتمما وەکو ئینسانێکی سادق و مسلمان هەستی پێ کردووە کە کوردەکان هەموو شوێنکەوتی و شێخانی طریقەی خۆیانن عولەماکانیان کاریگەرن لەسەریان ئەو بەگ و ئاغایانەی کە ئیمارەتەکانە بن بەڕێوە کە دەسەڵاتیان هەیە وەکو دەسەڵاتی ئیداری ناوچەکان ئینسانانێکی هەموو دیندار و سادقن ئیسلامیشیان خۆشەوێ ئەنجا کە مادام ئەوەندە مخلیصیشن دڵسۆزیشن بۆ دەوڵەتی عوسمانی دڵسۆزیشن بۆ فکری خلافەتی ئیسلامیەکە چونکە برانی خۆم ئەگەر ئێمە تەماشاکەین خلافەتی ئیسلامی لە 1970 انقلابەکە کرا لە سلطان عەبدولحەمید لە 1924 ئیلغا کرا بەڕەسمی بە ناوەکەش نەهێڵرا بەڵام لە 1909 شۆرشەکانی کورد تا 1925 شۆرشی شێخ سەعیدی پیران هەرچی ئەو شۆرشانە کە دروستە بن لەو فترانەیە تەماشاکەین هەمویان اعتیماد دەکەنەوە سەر ئەوەی کە جێڕانەوەی خلافەتی ئیسلامی کە ئەوان دژی ئیتیحادی تۆڕقی ئەبنەوە بەڵام لە هەمان کاتە ئیتیحادێکی تری عوسمانیانە دروستە بێتەوە کە منافیسی حرەکەتەکەی مستەفا کەمالە کە ئەیانەوێ بەو شێوەیە دروست ببنەوە دیسان سەر لە نوێ خلافەت و سوڵتان بجێڕنەوە و ئەو کەسانەش کە لەو شۆڕشانەیە بەشدار بوون هەمووی لەو نەوعە ڕۆشن فکرانن شێخی طریقە بوو بێ وەکو شێخ سەعیدی پالوی ینی شێخ سەعیدی پیران یان متەنەویرینی تری ئیسلامی بێ وەکو ئیحسان نووری یان خالید جبرانلی یان ئەوانەی تر کە هەبوون ئەوە چونکە بەڕاستی ئەبێ لەوە ئاگدار بین ئەنجا کوردەکان کە لەو سەردەمەیە هەموو بە
سوار چاچی ناسرابوون ئەهلی قیتال ناسرابوون لەبەر خۆی تەمان بە تەبیعەتی حاڵی کورد وەکو زۆرینەی میلەتانی ترکە لە چیا ئەژین دائمە کۆنتترۆلکردنیان زەحمەتە چونکە ڕوحێکی سوارچاکی و شەڕ یعنی بەمەستم جەنگاوەریان بە تەکید لە تاک بە تاکی ئەندامەکانی خۆیانە زەرعەکەن و نەوە بەنەوە لەسەری ئەژین هەر میلەتی کوردی جوانی هەرچی کەسێکی ترکە لە شاخەکانە گەورە ئەبێ ئەو ڕوحی تەمەڕودەشی دائیمە بۆ دروستە بێت چونکە ئەزانێ ئەتوانێت پەنابەرێتەوە بەر ئەشکەوت و شاخەکان و ئەو جە و میوە و ئەو شتانی کە لە وڵاتەکەی خۆشیە بەرهەم دێکافیە بۆ بەردەوام بوونی ژیانی کەوابوو لەلایەکە سوڵتان عەبدولحەمید پیاوێکی دیندار پیاوێکی ڕۆشنفکر پش و درێژ هەست کردوو بە گەورەی مەسئولیەتەکەی خۆی گەورەی فکری خلافەتی ئیسلامیەکە تێکچڕانی ئەو هەموو دەبڕێکڕاچوونی بەرژەوەندیانەی هێزە گەورەکانی جیهان کە دەستیان لە ناو دەوڵەتەکەی هەیە لە ئەترافی هەیە شەڕ بەردەوامە اقتصادێکی نزمە دیسان لەملاوە کوردەکان ڕاستگۆن دیندارن دڵسۆزن توانایەکی سەربازی باشیان هەیە کەوابوو خاصەتەن لەو شەڕی 1970 و 1970 کە بە قیادەی شێخ عەبدوڵای نێهری بوو دەورێکی زۆر گەورە و کاریگەر و ئیجابیان بینیوەکەوا بوو جێی خۆیەتی ئەگەر سوڵتان بتوانێت دیسان نزیکیان کاتەوە و دەورێکی مشەڕەفیشیان بداتێت دەورێکی دیفاعکردن لە دەوڵەتی عوسمانیشان بداتێت کە دەوڵەتی خۆیانە چونکە هەروەکو وەلایەکی ئیسلامی شتێکی طبیعیە کە ئەو دەوڵەتە هەمویان بە دەوڵەتی خۆیان زانیوە